ئێستا ئێمە تەسەوورەکەین ئەڵێن زێراب هەیە لە بە شوێنێکی پێشکەوتوی ئەزانین ئەڵێن زێراب هەیە. تەسەوورکەن زێرابەکانی بەغدا لە ناو شارەکەی هەمووی سەری بەبەر دروست کرابوو، هەموو سەری نرابوویەوە، کەس ئەوەی نەبینی ئیلا لە شوێنێکە ئەگەر خەلەلێک دروست بە بەردەکانیان لە ئەبر چاکیانێک. ئێستا ئێمە ئەڵێن شۆستەمان هەیە، بۆ لەناو بەغدایە شۆستە نەبوو. ئێمە ئێستا ئەڵێن خەسەخانەمان هەیە، بۆ لەناو بەغدایە کە ئیبن بەطوطە باسەکە خەستەخانەیەکی وەها نەبوو کە لانی دەرونی نەخۆشەکانی حساب بۆ ئەکرد. چەند کەسێک هەبوون لە وەقفی ئیسلامی وەقفیان بۆ بڕابووەوە لە زەمانەی حەضارەتی ئیسلامیە. وەقفەکە لەسەر چی بوو؟ تەنها ئەهاتن لەگەڵ ئەم نەخۆشە هیچ کاریان نەبوو، دەوڵەت پارەی بۆ بڕیبوونەوە، ئەهاتن سەیری ئەم نەخۆشیانە کرد، ئەیان و ئای ماشاءڵڵا ئەمڕۆ ئەم نەخۆشە وەسعی باشترە، دەموچاوی گەشتر بۆتەوە. ئیبن بەطوطە سەرم سوڕ ئەمە کە چۆن ئەم نەخۆشانە بە نەخۆشیێکی زۆر کە نەفت ئەچونەوە ئەم خەستەخانەوە بە ئاسانی ئاهاتنە دەرەوە. ئەڵێ هەندێک لە ئەو کەسانەی کە وەقفیان بۆ دابین کرابوو تەنها سەیری نەخۆشیان ئەکرد و ئەنوو تۆ لای چ دکتۆرێک کێ تەبیبی تۆیە؟ ئەو تەبیبە فڵان کەس وەکو تۆ بوو چارەسەر بوو، تەنها بۆ ئەوی لایەنی معنەوی نەخۆشەکە بەهێزکن. چ جای لایەنی مادی و تەرتیبات و نظامی ناو خەستەخانەکە کە ئیبن بەطوطە ئەفەرمێ شوێنێکم بینی لەناو خەستەخانەکەیە پڕ بوو لە مجەوهرات و ئاڵتون بۆ ئافرەت. ئەڵێ سەرم سوڕما ئەوە چییە؟ بتەنەوە ئافرەتانەی کە نەخۆشن ئەم جلە جوانانە و ئاڵتونانە لەبەر ئەکەن بۆی لایەنی دەرونیان ئاسایی بێ. بەغدا حەزارەتێکی ئەوە گەورە. بەغداد خاوەنی بەیت الحکمە بوو. یعنی ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت مێژووی ئیسلام بخوێنینەوە ناتوانین. ئێمە مێژووی مسلمانان ئێستا لە بەردەستمانایە. تەسەوورکەن ئێمە 1000 ساڵ حکممان کردووە، بەچی حکممان کردووە؟ کۆ یاساکانی سیاست لە لای ئێمە؟ کۆ کتوبی سیاسەتی ئێمە؟ یەک دانەمان لەبەر دەسان نییە، دەست و پێیان بڕیوین. کۆ لایەنی عسکەرتاریەتی ئێمە؟ چۆن تەختیتەکانی جەنگی ئێمە کامانن؟ هیچمان لەبەر دەسان نییە. هەمیشە لە مێژووی ئیسلامیە مێژووی مسلمانان نووسراوە، فڵانە عالمی دینی مێژووی نووسراوە، فڵانە خەلیفە نووسراوە، فڵانە وەزیر نووسراوە، مێژووی ئیسلام نەنووسراوەتەوە. تۆ بڵێ نەنووسرابێتەوە ئەم ئومەتە گەورە عەزیمە ئەمەی فەرامۆش کردبێ. لە بابی وەقفی ئیسلامیە شێوازی داڕشتنی وەقفی ئیسلامی هیچ کتێبێکمان نییە لەسەری. ئەمیر و حەکیمەکان چۆن کارەکەن هیچ کتێبێکمان نییە لەسەری. هەموو ئەمانە باشە لە بەیت الحکمەیان نەبوون. 500 ساڵ بەیت الحکمە کتێبی تێکرا لە هەموو جۆرەکانی علوم. تەتار و مەغۆل هەمویان سووتان، بڕێکی زۆریان کردە ناو دیجلەوە. لەو کاتە تەتار و مەغۆل بەغدایان داگیر کرد، بەغدا 300 مەکتەبەی گشتی تیا بوو. طبعاً خۆشەویستانم ئەگەر شوێنە بتەوێت هەڵسەنگاندنی زانستی بۆ بکەی، بزانی ئاسی زانستی چەند بەرزە، ئەبێ سەیری کتێبخانەکانی بنمونە سەیری کتێبخانەی هەڵەبجەکە بە هاچی مەلا و کتێبخانەی هەڵەبجە کۆی کەرەوە ئەکاتە ژوورێکی کتێبخانەیەکی بەغدا، ژوورێکی. ئیتر بزانە ئاستی حەزاری ئێستا ئەڵێم، ئێستا بزانە ئاستی حەزاری تۆ لەگەڵ ئەوەیە چەند دوورە. نەوەڵا کتێبی هەموو کوردستان کۆکەرەوە، ئەوەی کە تەواجودی هەیە هەموو کتێبخانە گشتیەکان و هەر هەمووی لەناو مەخطوطاتی سەدامی دووەلیە و نەبێ کە ئێستا ناوەکەی گۆڕا بە مەخطوطات بەغداد ئەدووەلی. تەسەوور کە یعنی تۆ لەکوێی حەضارەتە ئەگەر کتێب نەبێ لە شوێنێکە حەضارەت نییە و نەبی. ئەنێمە لەم زەمانە هەموو کەس وا ئەزانێ ئەگەر با بڵێن مۆبایلێکی مواصفات و کۆمپیوتەرێکی مواصفاتی ئەوێتە زانە، هەتا کتێب نەبێ نابیتە زانە. بۆیە بەغدا هەموو جیهان لە ئەوروپاوە کەسێک بیرکەنەوە بە وڵاغ ئەکەوتە ڕێ هەتا ئەگەیشتە بەغدا بۆی سەردانێکی بەیت الحکمە بکات، 4 کتێب لە کتێبەکانی بەیت الحکمە ببینێ. زۆر عیلم هەیە.